بۆ کۆچی دوای نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بسووتنەوەی گۆڕان پارێزگاری کەرکووک دوو ڕۆژ ماتەمەنی لە شاری کەرکووک ڕاگەیاند و بڕیاریدا ئاڵای کوردستان لەسەر دەمودەزەکانی شارەکە بۆ نیوە دابژێرێت و بڕیارەکەش جێبەجێکرا. بەڕێوەبەری شارەوانی کەرکووک ئاماژەی بۆدا کە نووسنگەی پارێزگار داوای لێ کردوون کە هەردوو ئاڵای کوردستان و عێراق لەسەر فەرمانگەکەیان ڕابگرن. لەلایەن نووسنگەی بەڕێز پارێزگاری کەرکووکەوە تەلەفۆنمان بۆکرا چکە پارێزگار وابزان خۆی لێرە نییە بۆ داگرنی هەردوو عەلەمەکە ئەوەی کوردستان و عێراقیش لەسەر هەموو فەرمانگە خزمەتگوزاریەکانی کەرکووک بۆ ڕێک و ڕێزلێنانێک بۆ بەڕێز کاک نەوشیروان ئێمەش هەر بەیانی زوو دەستبەجێ بڕیارەکەمان جێبەجێ کرد و ئاڵاکانمان داگرۆ. بڕیار بوو هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی پرسە لە هەولێر و سلێمانی لە شاری کەرکووکش پرسە بۆ کۆچی دوای نەوشیروان مستەفا دابنرێت، بەڵام مەکۆی کەرکووکی بزوتنەوەکە ڕایگەیاند کە نانویستووە هاوڵاتیان ماندوو بکەن و پرسیان بۆ دانەناوە. ڕۆژی یەکشەممەش ناوەندی ڕۆشنبیری و هونەری دیالۆگ لە بارگای ناوەندەکان پرسیان دانا. بڕیاری ئەوماندا ئێمە پرسەیەک بۆ کاک نەوشیروان بگەڕین و جیاواز لە پرسەکانی تر. پرسەیەک لێدوانی تیابێ، پرسەیەک گفتوگۆ و قسەکردنی تیابێ لەسەر فکری کاک نەوشیروان، لەسەر بەرهەمە مێژوویی و ئابووری و ئەدەبیەکانی کاک نەوشیروان. چونکە کاک نەوشیروان خاوەن قەڵەمێکی یەکجار گەورەیە، کاک نەوشیروان منەزەرێکی گەورەیە لە کوردستانە. نەوشیروان مستەفا ئەمین ڕێکخەری گشتی بچوونەوەی گۆڕان کاتژمێر 8 بەیانی ڕۆژی 19 ئەم مانگە لە تەمەنی 73 ساڵیدا لە ماڵەکەی خۆی لە گردی زەرگەتەی شاری سلێمانی کۆچی دوایی کردو لەسەر داوای خۆی لە گردی زەرگەتە بە خاک سپێردرا. ئۆژین جۆڵا، NRT کەرکووک.